لە پاش ناوبڕەکەوە جارێکتر سڵاوتان لەبێت. ئێستا لە گەڕەکەکانی سابوونکەرانین بۆ نوبەرامی چێشتی بەیانی یەکەم ڕۆژی جەژن ڕەمەزان بە گەڕەکەکانە بڵاو بۆتەوە. با بزانین ئەتوانین سەردانی ماڵێک لە ماڵەکان بکەین بۆی کە بزانین ئەو عەرف و عادەتە چییە کە لە یەکەم ڕۆژی جەژن ڕەمەزانە نانی بەیانی ئەخورێت و ئەو خواردنانی کە دائەنرێت لەسەر سفرە پێکهاتوون لە چی. زۆر جار کورد بەوە بەناوبانکە لە یەکەم ڕۆژی جەژن ڕەمەزانە کە نان ئامادە ئەکات ئەبێ فاسۆلیا و قێسی تیابێت بێگومان ئەم سفرێش بێ مریشک نابێت لەگەڵمان نابن. جەژنتان پیرۆز بێت، خوان باریشکە جەژنتان پیرۆز بێت. جژنی خۆشە پیرۆز بێت یاخوا بەخێر بێن. ئەزمان کردبینە ماڵەکەتان ئاوا بمپاچی یاخوا بەخێر بێن. چیتان لێ ناوە بەم جەژنە؟ وەڵایی جاوە دایک مەزانێ یاخوا بەخێر بێن. سەلام عەلیکم، جەژنتان پیرۆز بێت. جەژنتان پیرۆز بێت. بارەگە جەژنی پیرۆز بێت. خان بارێککە جەژن میرۆزە بەرەچا بێزێ خوا بەخێر چا. دایما نانی بەیانی دوای نوێژی جەژن ئەخورێتوانە. ئەبێ ئەم سفرەیە قەیسی و مریشک و فاسۆلیای تایە. ئەوە نابێت. ناوەڵڵا. ئەگەر تیانە بوو. تیانە وەڵای خۆش نییە. ناوەڵڵا. وەڵڵا جەبا تایبەتی قەیسی. بۆ نوبەرامی چێشتەکەت لە گەڕەکەکەەوە ئەهاتەوە نەخۆش بوو. شلە و برنج مالێنە فاسۆلیا قەیسی مالێناوە با فەرمو ئێوە ژەبێ شەریک ئافێتان بێتوانێ ئێمە دوایی نانەخۆین. بەڵێ بەڕێزان، ئەمە سفری یەکێکە لە ماڵەکانی سابوونکەران. ئەمە مریشکەکەیە کە باسمان کرد ئەبێ مریشکی لەستیا بێت. ئەگە مریشکەکە نەبێنان ئەمەش ئەڵڵا لەو بۆن و بەرامی ئەمەش قوبڵیە چییە؟ ئەمەش قوبڵیە کە جا خۆشەویستان ئەو ژنانی کە لە گەڕێکی سابوونکەران ژنی قەیمن ئەزانن چۆن چێژ لێ بنێن. کشمیشی لەسەرەوە و قوبڵێکی خۆش کە سەری ئەم مەنجەڵەمان لابرد بۆنی بەرامی هات. ئەمەش وابزانام قەیسیەکەیە. ئەرە وەڵڵا قەیسیەکە دەرچوو. ئەمەش فاسۆلیایە بێگومان، ئەمەش فاسۆلیاکەیە. وەڵایی زۆر باش و زیرەک متیایە. باشە ئەم چێشت بە قوربان چێشتوشتە و چۆن لێنا؟ وەڵا بەیانی زوو هەستام هەر ئێوارە شتەکانم حازر کرد و بەس چێشتەکەم بەیانی لێناوە. بێگومان دراوسەکانیشان عینەشتەکە. بەڵێ هەمووی هەروەگێ وایە. ئێوە با بڵین چۆن خۆتان ئامادەکرۆ جەژن نەقوڵ ئەوشتانشتان کرد؟ وەڵا ئێمە هەموو شتێکمان کردو زۆر خۆشحاڵین و لەخوا بەزیابێ زۆر خۆشحاڵین هەموو ساڵێکە ئاوە ڕەمەزاری پێشوازیمان لەگەڵا بکە و ئێمەش پێشوازی مانگی ڕەمەزانەی گردن ئازادیان لە یەکتری کرد. ئێستا کەسێک لە مزگەوتی گەورە بە منی وتی بەس دایکم گردنم ئازاکە چونکە ئەجی دایک ئەوە نەگرانە. ئەولا زۆر خۆشەویستە کرێگە دایکی ئەولای جواب بزانێ وەکو دایک تەبعەن ژیان هەروە ناڕوا بەڕێوە بەگاڵتە. ئەمە یەکەم نەقوڵەکە هەڵمان گرت لەم جەژنی ڕەمەزانی پیرۆزەیە کە نەقوڵی ئەم ماڵە خۆشەویستەیە، ئەم ماڵە ئازیزەیە. ئێمەش پێیان ئەڵێن جەژنتان پیرۆز بێ. یەکێک لە نەریتەکانی تری یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەم شارەیە بە تایبەتی ئەوەیە لە دوای ناخواردنەوە یەخود زۆر جار پێش ناخواردنیش ئەو کەسانی کە دێنە سەقەبران گوڵێک لەم گوڵانە هەڵەگرن و ئەیبەنە سەر گۆڕی نزیکەکانیان. هەندێک ڕایان وایە کە ئەگەر سەردانی سەقەبران بکرێت لە یەکەم ڕۆژە ئەوە لە شەرعا ڕێگەی پێ نەیگراوە، بۆی ئەڵێن بۆ کاتێکی دری دانێن بۆی ئەو جەژنە نەبێتە ناخۆشی. زۆر جار کەینە سەر گۆڕستان برینەکانمان ئەگەر چی کۆن بن بەڵام جارێکی تر ئەم برینانە ئەکولێنەوە. ئێستا گوێبیستی کەسێکە بین کە سەردانی گۆڕی کوڕەکەیە کات بەڵام بەدەم گریانەوە ئەڵێ چم جەژنە پیرۆزی لە یەکەم. ئاخۆ بێ ئێمە جەژنەکانمان بەر لەوەی کە جەژن دەست پێکە ئێستا کە بەیانیە بەر لەوەی کە جەژنە پیرۆزە لە یەکتری بکرێت بە برینی پێشوەخت و یاخود بە برینی کۆن ئەم جەژنەمان یادکەینەوە. ئەتوم کوڕم مردووە دوم جارێ جەژنم مبارەکی یەکەم لەگەڵەوە بەساقەی بم خەڵکێکی ئەڵێ ئەگەر جەژن بڕۆی بۆ سەقەبران نابێت وانە. بە ئێستا مەلاوە ئەڵێ ئەمان چەند ساڵە هەر چوین و هەروە بووە بۆ لای جەژنە پیرۆزە بۆ لای هەموو سەر قەبرانەکە و
کوڕم و باوکم و کوڕی برام و خوشکم و هەمویان. سڵاو بەڕێز ئەم ڕێحانەیە بۆ شوە بۆ سەر خەبرانێ بوو باشە خەڵکێکی ئەڵێ گوناحە سەردانی سەقەبرانکەین لەبەروی کە برینەکانمان ئەکولێتەوە ڕاستەکە بەس دڵمان بەوە سەبووریەت بێن بیبینین باشترە وەکو یێتەوە بەرچامەکو زیینگ و بێوایە لامان چەپیە گوڵە بەدەستەوە بەرەو گۆڕستان وڵی ئەچم بەرەو قەبرستان بۆ لای باوکم قەس و کار باشە بۆچی ئێمە بێ بۆ نەخۆشەکانیشمان لەگەڵە ناخۆشی بەشدار بێت وڵی هیچرەمە نورێتە لە باو باپیرانمان هەروە بووە بەدەست من نییە ئێستا من نانی جەژنیشم نەخوارد یەکسەر هاتووم بە لای باوکم و دایکە خۆشەویستەکەم ئەگەر چی زۆر جار ئێمە دڵخۆشین بەڵام لەلایەکی ترەوە ئەگەر چی جەژنیش بێ یاخود بۆنەیەکی خۆشیش بێت لەلایەکی ترەوە برینمان هەیە کە دۆستان و ئازیزانمان بە گیان هێشتوین ماڵاوایان کردووە لەم ژیانەیە بۆیە هەر لێرەوە منیش ئەخوازم چەپیە گوڵ بۆ سەرگۆڕی باوکم بەرم ئێوەش لەگەڵ ما بن بەڵێ هەرکو باسمان کرد ئەم نەریتی ئێمە ئاخۆ تا چەندێک ڕاستە یاخود تا چەندێک هەڵەیە بەڵام خومان پێوە گرتووە لە کاتی بۆ نەخۆشەکانیشە ئەبێ یادی برینەکانی ڕابردوو بکەینەوە یاخود یادی ئەوانە بکەینەوە کە گیان هێشتوین ئێمەش هەروەکو خەڵکیی ئاسایی کە زەنجەکانمان ماڵاواییمان لێکەن یاخود بە جێمانێڵن ئەمە گۆڕی باوکم و ماممە ناگرین بەڵام ئەم چەپکە گوڵە دانین لەسەر گۆڕەکانیان لەگەڵ هەموو ئەو مردوانی کە لێرە لەم سەقەبرانی سەیوانەیە ئامادەن و گۆڕەکانیان لێرەیان پێیان ئەڵێن یاتان بەخێر بیرمان نەچێت چەند ڕۆژێکی تر تەرمی شاعیرێکی گەورە هێتەوە بەرەو کوردستان بەرەو خاکی کەتیا لەدایک بووە ئەو شاعیرە گەورەش ناوی شێرکۆ بێکەسە لێرەوە پێڵین چونکە ئەو ژیان دۆست بوو ئێمە لە گۆڕستانی سەیوانەوە پێڵین جەژنە پیرۆز بێت مامۆستا شێرکۆ بێکەس ئەگەر چی تۆ بە جەستە نەماویت بەڵام وشەکانی زیینون ئێوەش چاوەڕێ بن لایندە بەرنامێکی تایبەت پێشکەشەکەین بە شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس بەڵام لەبەر ژیان دۆستی لەبەر مرۆڤ دۆستی لەبەروی کە ژیانیش تامی خۆی هەیە چێژی خۆی هەیە ئێمە گۆڕستان جێڵین ئەگەڕینەوە بۆ ژیان لێ ماڵ ئاواییتان لێکەین هەر لێش پێتان ئەڵێن جەژنتان پیرۆز بێت هەندێک جاریش لە دوای ناخواردنی بەیانیەوە بە تایبەتی لەو گەڕەکە با بڵین شعبیانەیە لە دوای ناخواردنی بەیانیەوە دراوسەکانیان لە دەرگای ماڵەکان ئێن بەم شێوەیە زۆر جار لە دووریشەوە کەسێک هاوارێک لە جەژنتان پیرۆز بێت نەقڵەکە بێنن با بڕۆین و سەردانی ماڵانی ترەکەین ئەو کەسە ژێت لەبەر دەرگا بێ یاخود پیان ئەڵێ فەرمو وەرنە ژوورەوە نەقڵی جەژنی ڕەمەزان یاخود جەژن هەڵگرن و با بڵین ئێوە جەژنتان پیرۆز بێت بەیوای ئەوەی کە هەموو لایەک سەفراز و سەرکەوت و خۆشبەخت بژین ئەم جەژن ڕەمەزانە بە سەلامەتی بەرینە سەر بەبێ ڕووداوی هاتوچۆ یاخود بەبێ ڕووداویشی ناخۆش بۆیە لێرە خوازین خوا ئەگەی لە ئێوە بێت کاتێکی شاد یەکتری بینەوە خواتان لەگەڵ